پارە و تەیارە هەردوو وەک یەکوان، ئاشکرا و پەنهان زەوەندەی هەوان. بە هەوای بەرزی پیاو ئەجوولێنن، ئەوی سواریان بێ ملی ئەشێنن. جاران گوێ زڕنگەی پارەی کە دەبیست، لە دەنجی تەورات خۆشتری ئەویست. ئێستا کە نۆتە و کەلەی قەڕاڵە، زڕنگەی نایە و ساوی پێی خۆشحاڵە. قەڕاڵ هەرچەندە خۆی زیندووترە، شکلی نۆتەکەی خۆشەویستترە.